ئەمڕۆ لێرە لە نیویۆرک ڕووداوێکی گەورە ڕوودەدا. دۆناڵد ترامپ بەربژێری کۆمارەکان هاتۆتە نیویۆرک و لێرە کەمپینەکەی بەڕێوە دەبات و وتاری دەبێت لە مادیسۆن سکوێر گاردن کەمپینەکەی دەکات، لەوێ وتاری دەبێت بۆ لایەنگرانی کۆمارەکان. ئەم هەڵمەتەی ئەمڕۆی دۆناڵد ترامپ هەڵمەتێکی گرنگ دەبێت لەبەرەوەی لە ساڵی 1984ەوە لا ویلایەتی نیویۆرک کۆمارەکان بردنەوەیان بەخۆیانەوە نەبینیوە، بەردەوام دیموکراتەکان لەم ویلایەتە براوە بوون. بۆیە هەڵمەتەکە لێرەوە دەست پێ دەکات بۆ دۆناڵد ترامپ بە تایبەتی لەم ویلایەتەوە دەیەوێت زۆرینەی دەنگەکان بەدەست بێنێت. لە بەرامبەردا کامێلا هارسیش دەسەوەستان نەوەساوە لە ویلایەتی پەنسیلڤانیاوە دەردەکەوێت، لەوێەوە وتاری دەبێت و دەڵێت یعنی باسی ترامپ ناکات لە وتارەکەیدا، بەڵام دەڵێت پرسیارەکە لە بەردەم ئێوەی هاوڵاتیدا دەتانەوێت کێ براوەی هەڵبژارنەکان بێەوە، کێ لە داهاتوودا سەرۆک بێت و ئەم وڵاتە بەڕێوە بەرێت، وەکو ئەوەی کە دەڵێت ئێمە دەتوانین براوەی هەڵبژارنەکان بین و بە دڵی ئێوەی هاوڵاتی بین. لە کەمپینەکەی ئەمڕۆی دۆناڵد ترامپ لە نیویۆرکەوە وەکو جارەکانی پێش و چەند جاری پێشوو ئیلۆن مەسکیش سەرمایەدار و دەوڵەمەندترین پیاوی جیهان لەگەڵیدا دەردەکەوێت کە پشتگیریکارێکی سەرسەختی دۆناڵد ترامپە و تاوەکو ئێستا زیاتر لە 150 ملیۆن دۆلاری بۆ کەمپینەکانی دۆناڵد ترامپ خەرج کردووە ئیلۆن مەسک و ئەویش چاوەڕێ دەکرێت لە کەمپینەکەدا وتاری هەبێت. کێبڕکێکان و کێشمەکانی نێوان کامالا و دۆناڵد ترامپ تا دێت فراوانتر دەبێت و چاوەڕێ دەکرێت لە چەند ڕۆژی داهاتوودا تاوەکو نزیک بینەوە لە ڕۆژی هەڵبژاردنەکان ئەم کێبڕکەیانە هەر بەردەوامی هەبێت بە نسبەت ئەم دوو کاندیدە سەرسەختەوە. ویلایەتی نیویۆرک وەکو پێشتر ئاماژەم پێ کردووە لە 28 کورسی دەستەی هەڵبژاردن پێک دێت، بۆیە زۆر گرنگە کە یەکلا بکرێتەوە بۆ یەک لە دیموکراتەکان یاخود کۆمارەکان و ئەویش یەکلاکەرەوە دەبێت لە دەستنیشانکردنی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە داهاتوودا.